سڵاوتان لەبێت. پارتی دیموکراتی کوردستان هەڵوێستێکی توند ئاڕاستەی دوو لایەنی هاوپەیمانیان لە عێراق دەکات و دەڵێت دەبێت لەگەڵ ئێمە ڕاوەستن سەبارەت بەو بڕیارانەی دژی هەرێمی کوردستان دەگرێت. مەحموود محەممەد وتەبێژی فەرمی پارتی دیموکراتی کوردستان ڕای دەگەێنێت بە هەڵبژاردنەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی عێراق هاوپەیمانی سێقۆڵیان کۆتایی نەهاتووە، بەڵکو دەبێت لەو بڕیارانەی دراون دژی هەرێم هاوپەیمانیەکە هەڵوێستی هەبێت و ئەوانیش لەگەڵ بۆچوونی پارتی بن. وتیشی ئەو پرۆژانەی کەماون وا دەکات هاوپەیمانیەکە پێویستی بەیەک بێت و ئەگەر چی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێردراوە، بەڵام هێشتا هەڵبژاردننی سەرۆک کۆمار و سەرۆک وەزیرانیش ماوە. سەبارەت بە بڕیاری دادگای فیدراڵی تایبەت باکردنەوەی دەرگای خۆپاڵاوتن بۆ سەرۆک کۆماری عێراق بۆ جاری دووەم، مەحموود محەممەد وتی بڕیارەکە هەرچی بێت ئەو کات بۆچوونی پارتی بە فەرمی ڕادەگەێنین. پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ڕەوتی سەدر بەشێک لە سونەکان با سەرۆکایەتی محەممەد حەلبوسی هاوپەیمانیان ئەنجامداوە و ئەگەر چی ماوەیەکی کەم بەسەر هاوپەیمانیەکە تێپەڕیوە، بەڵام چەند کۆسپێکی گەورە هاتوتە ڕێگەی هاوپەیمانیە سێقۆڵیەکە. ئەمە لە کاتێکدا دادگای فیدراڵی فەرمانیدا یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان نادەستوریە و وتیشی دادگای فیدراڵی بڕیاری داوە حکوومەتی هەرێمی کوردستان ناچار بکات نەوت ڕادەستی حکوومەتی فیدراڵی بکات. بەپێی بڕیارەکە مافی گرێبەستکردن و فرۆشتنی نەوت و غاز لە هەرێم دەسەنرێتەوە و ئەو ڕێژە کەمە ئابوووریە سربەخۆیی کە هەرێم هەیبووە لێی وەردەگیرێتەوە. پاش تێکچوونی پەیوەندەکانی نێوان هەولێر و بەغدا و بڕینی بەشە بودجێ هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی عێراقەوە، هەرێمی کوردستان لە ساڵی 2014ەوە بە شێوەیەکی سربەخۆ دەستی کردووە بە فرۆشتنی نەوت. جێی ئاماژەیە بەڕێوەچوونی دانیشتنی دادگای فیدراڵی لەسەر بنەمای ئەو سکاڵایەنەش بووە کە لە ساڵی 2012 و 2019 لە دژی هەرێمی کوردستان تۆمارکرا بوو. دوێنێش دوای کۆتایی هاتنی کۆبوونەوەی چوار سەرۆکایەتێکی هەرێم لە ڕاگەندراوێکدا بەتوندی وەڵامی دادگای باڵای فیدراڵی درایەوە، هاوکات داوای هەڵوەشانەوەی دادگای فیدراڵی دەکەن و دەڵێن بە گرنگی دەزانین دادگای باڵای فیدراڵی بە یاسایەکی نوێ و بەپێی حکومەکانی مادەی 92 دەستور پێک بێت و ئەرکەکانی بەپێی دەستور جێبەجێ بکات. تەئکیدیش دەکەنەوە بڕیارەکەی دادگای باڵای فیدراڵی قوبوڵکراو نییە. دوێنێ لە بارگەی سەرۆکایەتی هەرێم کۆبوونەوەی چوار سەرۆکایەتەکە سەرۆکایەتی هەرێم، سەرۆکایەتی پەرلەمان، سەرۆکایەتی حکوومەت، سەرۆکایەتی ئەنجومەنی دادوەری ئەنجامدرا و کۆبوونەوەکەش بۆ تاوتوێکردنی بڕیاری ئەم دوایەی دادگای فیدراڵی عێراق بوو لەبارەی ناساندنی نادەستوری بوونی دۆسیەی نەوتی هەرێمی کوردستان و پابندکردنی بەڕادەستکردنی نەوت و غازی هەرێم بە بەغدا. دوای کۆبوونەوەکەش لە ڕاگەندراوێکی هاوبەشدا هەر چوار سەرۆکایەتێکی هەرێم ڕایان گەیاند بڕیارەکەی دادگای باڵای فیدراڵی قوبوڵکراونیە و هەرێمی کوردستان بەردەوام دەبێت لە پیادەکردنی مافە دەستوریەکانی و بە هیچ شێوەیەک دەست لە ماف و دەسەڵاتە دەستوریەکانی هەڵ ناگرێت و هەموو ڕێگەیەکی یاسایی و دەستوری دەگرێتە بەر بۆ ئەوەی ماف و دەسەڵاتە دەستوریەکانی هەرێمی کوردستان بپارێزێت. ئەوەش هاتووە بەڕێری دادگای باڵای فیدراڵی پێشەوانەی دەق و بنەما ڕاستەقینەکانی سیستەمی فیدراڵیە و پێش شێلکردنێکی زەق و ئاشکرای ماف و دەسەڵاتە دەستوریەکانی هەرێمی کوردستانە. بڕیارەکەی دادگا بە شێوەیەکی ناڕاستەوخۆ هەموارکردنێکی نادەستوری دەستورە، چونکە بۆتە هۆی لێسەنەوەی دەسەڵاتێکی دەستوری هەرێمەکان و بەخشینی بە دەسەڵاتی فیدراڵی کە ئەمەش ناتەبایە لەگەڵ دەسەڵاتی دادگای فیدراڵی و پاشگەز بوونەوەیە لە سیستەمی فیدراڵی.